ورن بەڕێزان ئەوە چییە؟ من تێکسەکان نابینم. باشە ببورم بەڕێزە من تێکسەکانتان نابینم وەلحاصڵ سڵاو ڕێزم هەیە بۆ خانمان و گەنجان و لاوانی کوردستان هیوادارم هەموو لایەکتان باش بن بەرنامەی ئەمڕۆ لەگەڵمان دابن من نابینم داوای لێبردن دەکەم لای خۆم هیچ نابینم بەڵام لێرە دەیبینم ئەڵبەتە باسی یعفوریش دەکەین و باسی هەموو مەسائلەکانی تر دەکەین هیوادارم هەموو لایەکتان بەخێر بێن بەرنامەی ئەمڕۆمان سەبارەت بە سەیر و سەمەرەکانی قورئانەکەی محەممەد بۆ ئەوەی خۆی لە هەڵەکانی قورئان ڕزگار بکە یاخود کاتێک دەقێکی قورئانی لەبیر کردووە هەستاوە بابەتی ناسخ و منسوخی هێناوەتە ئاراوە و هەروەها لە هەمان کاتدا بۆ نمونە بابەتی القراءات السبعە و هەفت خوێندنەوەکەی قورئانی هێناوەتە ئاراوە بەڕاستی بەلامەوە سەیر و سەمەرەیە بەس ئەگەر بەڕێزێک پێم برێ من چۆن لێرە تێکستەکان بینم یعنی یەک کێشەم هەیە لێرە من نازم چۆن تێکستەکان ببینم تێکستەکان لێرە نابینم بەڕاستی وەلحاصڵ مشکلە نییە چکە من هیچ تێکستێک دەوێ نابینم دەبی سەیری ئێرە بکەم وەلحاصڵ لە سەرەتا من دەمەوێت باسی بابەتێکی زۆر کورت بکەم اینجا دەینە سەر بابەتی ئەمڕۆمان من ئەڵبەتە لە ڕۆژانی داهاتوو بەرنامەیەکم دەبێ بە دوور و درێژی سەبارەت بە بابەتی دروستکردنی ئادەم و هەروەها بۆ نمونە شەیطان و هەروەها ئەڵڵا قورئان چۆن شەیطانی لە بەهەشت دەرکردووە و دواتر چۆن شەیطان وەسوەسەی کردیە بە ئادەم و جارێکتر دەقەکانی محەممەد دەڵێن نەخێر ئادەم نەبوو وەسوەسەی کرد بە ئادەم و بە حەوا و هەروەها دواتر دەقەکانی محەممەد لە سەرەتا دەڵێ کاتێک شەیطان بۆ نمونە کڕنۆشی نەبرد بۆ ئادەم هێشتا حەوا دروست نەبوو ئەڵڵا شەیطانی لە بەهەشت دەرکرد بەڵام کاتێک حەوا دروست دەکات جارێکتر شەیطان دێتەوە بەهەشت من نازانم ئەو بەهەشتەی ئەڵڵا چۆنە یعنی چۆن دەکرێت ئەڵڵایەکەوە شەیطانی دەرکردبێ لە بەهەشت دواتر کاتێک ئەڵڵا حەوا دروست دەکات جارێکتر شەیطان دێتەوە ناو بەهەشت و ئەگەر هاتوو دەڵێن شەیطانیش نهاتۆتەوە ناو بەهەشت تەنها وەسوەسە بووە لە بەهەشتێک چۆن دەکرێت بابەتی وەسوەسەی شەیطان بوونی هەبێ ئەمانە هەموو بۆمان دەردەخا و هەزارەها بەڵگەیتر کە قورئان لە نووسینی محەممەدە من یەک زەڕە شک و گومانم نییە کە ئەو قورئانە لە نووسینی محەممەدە و هەر کەسێک کەوا یەک تۆز عەقڵی هەبێ و لە زمانی عەرەبی شارەزایی هەبێ دەزانی ئەم دەقە بێ ئەخلاقیانە ناکرێت لە نووسینی خودا بێ و هەر کەسێک بڵێ ئەم دەقە بێ ئەخلاقیانە لە نووسینی خودایە ئەوە دەوێت ئیهانە و سوکایەتی بە خودا بکە و ئەوانە مرۆڤی موشتریکن و ئەوەی سەیر و سەمەرەیە بۆ نمونە دەقەکانی قورئان پێمان دەڵێن ئەڵڵاکەیان بە یەک کون فەیەکون کون واتە ببە فەیەکون واتە دەبێت کاتێک ئەڵڵا دەڵێ کون فەیەکون یعنی قسە چکە ئەڵڵا یەکسانە بەو شەش لە ئەزەلی و ئەبەدی کاتێک ئەڵڵا یا خودا بوونی هەبووە ئەزەلی و ئەبەدی وتەی خوداش بوونی هەبووە واتە کاتێک خدا دەڵێتن کون بە شتێک دەڵێت ببە دەبێ بەڵام هەر وەک دەبینین لە بابەتی دروستکردنی ئادەم ئەڵڵای قورئان پێویستی بە قورکاری هەبووە بۆ نمونە خۆڵی زەوی هێناوە لە بێژنجی داوە سەڵساڵی لێ دەرێناوە قورکاری کردووە ئاوی تێکەڵ کردووە وازی لە قوڕەکە هێناوە تۆزێک لیق بێتەوە اینجا ئادەمی لێ دروست کردیە گەڵ و گونی بۆ دروست کردیە خستوویەتی ناو فڕنیەوە بۆی تۆزێک سوور بیتەوە دەری هێناوە اینجا گوت ڕۆحی تێکردووە ئەمە لەگەڵ پیرۆزی و قودرەت و توانایی خودایی نایەتەوە چکە قورئانەکەی محەممەد خۆی پێمان دەڵێ خدا بڵێ کون فەیەکون شتەکە دێتە دروست بوون بەڵام لێرەدا دەبینین ئەمە جارێکی تر زۆر ناکۆچی هەیە لەگەڵ قودرەت و توانایی خودایی هەر لەبەرەوەش ئەو موسڵمانە سمێڵ قوتانە تەنانەت تێڕوانینیان بۆ خدا وەکو مرۆڤە پێیان وایە
قدرەت و توانایی خدا وەکو مرۆڤ وایە خدا ناکرێتن و ناتوانێت لە هەمان کاتدا لە سێ شێوەدا خۆی بنوێنی واتە ڕۆح بێ قودس بێ و هەروەها وتە بێ لەبەر ئەوە چکە تێڕوانینیان بۆ خدا هەمان تێڕوانینی محەممەدا و محەممەدیان لا پیرۆسترا ئەگەر هاتو محەممەد نەیتوانی بێ مۆعجیزە بکات چۆن خدا دەتوانێت مۆعجیزە بکات ئەمە تێڕوانینیان بەڵام من پرسیارێکتان لێ دەکەم تویژدامتان من لەو ڕۆژانە داشم بەزان تەنها بۆ خۆشکردنی بابەتەم کە من ئەو قسە دەکەم ابن عباس ومجاهد ومقاتل وأبو هريرة دڵن کاتێک ئەڵڵا ئادەمی فێرە هەموو ناوەکان کرد دڵێ ئەڵڵا ئادەمی فێرە فس و فسۆکە و تڕ و چێر و قین کرد باشە بۆ لای ڕاست بۆ لای چەپ ڕایکێشەرەوە ئاوا بزانم بەخوا نایەتن نازانم سەیرە من نایبینم زۆر مشکلەیە swipe left reveal comments بەخوا نایەوە کێشە نییە بانێتن مشکلە نییە ئیتر نایەتن و کێشەیەکیشم نییە بەڕاستی بەرامبەر بەوە کێشەیەکم نییە بۆ نمونە ئەوە ئیبن عەباس وە دەڵێ مجاهید وە دەڵێ مقاتل وە دەڵێ و ئەبی هورەیرە بۆ نمونە فەرمودەی هەیە دەڵێتن کاتێک ئەم دەقەی قورئان دەڵێتن ئەڵڵا ئادەمی فێرە هەموو ناوەکان کرد چکە ئەڵڵای قورئان کەسێکی ساختە چییە فرشتە کاتێک ئەڵڵای قورئان و گوتیوێتی من دەمەوێت مرۆڤ دروستکەم فرشتەکان لە ئەڵڵای قورئان عاقڵتر بوون گوتیانە تۆ چۆن کەسێک دروست دەکەی کە خوێن ڕشتن و حەمامی خوێن لەسەر گۆی زەمی دروست دەکا لە کاتێکدا ئێمە بۆ نمونە بە تۆدا هەڵدەدەین ئەڵڵای قورئان بۆ ئەوی بیسەلمێنی فرشتەکان ڕاست نین وەخۆی ڕاستە وەخۆی علم الغەیبی پێیە کاتێک ئادەم دروست دەکات دەڵێ وەرە ئادەم دەڵێ چی دەڵێ با فرشتەکان نەبینن دەڵێ ئێ فەرموو ئەڵڵا جان دەڵێ ئێستا کە هەرچی ناوهەیە لەو دنیاە من فێرت دەکەم دەڵێ دەی دەڵێ بە ئادەم دەڵێ ئادەم فس دەڵێ ئەڵڵا جان فس چییە جایا دەبێ ئەڵڵاکەتان خۆی فسی کردبێ یەک فسی لێدا بێ ئادەم گوتی باوکڕۆ ئەڵڵا جان ئەو بۆنە چی بوو گوتی ئادەم جان ئەمە پێی دەڵێن فس یانیش ئەڵڵاکەتان دەبی گوتبیتی ئادەم کون فەیەکون بفسە ئادەم فسێکی کردبی ئەڵڵا جان ئەوە چی بوو لێم بەربوو ئەوە پێی دەڵێن فس ئەگە فرشتەکان لایان پرسی بەبیرت بێتەوە ئادەم کون فەیەکون بتڕە تڕێکی کردووە ئەڵڵا جانەی ئەمە چی بوو دەنجی هەبوو ئەمە پێی دەوترێت تڕ ئادەم جان ئادەم ئەوی لە نێو گەڵت دەبینی ئەمە چییە ئەمە پێی دەوترێت چێر بسوڕە دیوت ئەم کونەی لە دواوە تێ دەزانجی پێ ئەمە پێی لە قینگ ئەو جاوەرە بابچین بۆ لای فرشتەکان اینجا وەرە دەچین بۆ لای فرشتەکان باشە دەچین بۆ لای فرشتەکان دەی ناوی شتەکانی دنیام پێ بڵێن والله ئەڵڵا جان ئێمە نازانین ئەوە علم الغەیبە ئادەم بۆیان بژمێرە ئادەم 1.5 ملیۆن ناویان بۆ دەژمێری بۆچی ئەڵڵای قورئان فرتوفێڵ دەکات بۆی بیسەلمێنێ کە ئەوەی فرشتەکان گوتیان تۆ کەسێک دروست دەکەی کە حەمامی خوێن لەسەر گۆی زەمی دەڕێژن تۆ هەڵەی بەس ئەڵڵای قورئان فێڵ دەکات بۆی بڵێ نەخێر ئێوە هەڵن بزانە ئادەم تەنانەت ناوی فس و فسۆکە و تڕ و چێر و قین دەزانی ئێوە هەڵن سەیری ئەمە ئەڵڵاکەتانە کوڕم ئەڵڵایەکتان دروست کردیە کە خودی محەممەدیتی خوراافەی دوورگەی عەرەبی چی بوونی هەبووە لە قورئانەکەیدا نووسیویەتی ئەمڕۆکە بە ئێمەی دەفرۆشنەوە دوای 1400 ساڵ بە ئێمە دەڵێن ئەمە دەقی پیرۆزی خوداییە 3 دەقتان هەیە دوێنێ ئاماژەم پێ کرد 3 دەقتان هەیە دوێنێ ئاماژەم پێ کرد ئەگە هەڵەنەوەم سوڕەتی ئەلحەج و سوڕەتی ئەلمائیدەیە لە شوێنێکیان دەڵێ سابئین لە شوێنێکیان کردوێتی سابئون هەمان دەقە بەبێ کەم و زیاد لە ئەوەلی ئاەتەکە بۆ ئاخری ئاەتەکە دانەیەکیان بە ناوی سابئین و دانەیەکیان سابئون لە زمانی عەرەبی سائبون غەڵەتە و خودی زانایانی ئیسلام گیریان بەدەست خواردیە دەچمە سەر عێرابەکان لێرە و لەوێ هەمویان گیرن پاساوی بۆ دەینەوە خۆی دەزانی چۆنە مۆزوعەکە ئەوەیە لە دوورگەی عەرەبی کاتی خۆی یعنی بە حوکمی ئەوەش بەکار هاتووە ئەوەش ئەخەر نابێت کاکە لە زمانی عەرەبی نابێت چاوی چاوم لە زمانی عەرەبی شتێکی پێی دەوترێت نەحوو ئێوە بە ئێمە دەڵێن ئێمە زمانی عەرەبی نازانین بەڵام ئەی ئەڵڵاکەتان کاتێک زمانی عەرەبی نەزانیوە کاتێک لە دەقێکدا گوتیەتی سائبین
ولا دقيق داغوتيت الصابئون ويكتاوي جرأتي نكدي لدوين وبي ولا مداتوا وديها وصدها دقي لهم بابتان إلى قرآنك محمد إنجا سيد سمرقي لويدا دشينا سر مركز الإسلام والجواب إسلام وجواب مركزي بتوايا دل خوي دزاني شون موضوع أكا يعني بحكم أوي صابئية كان حساريان پرستو خدا نپرستوا لبر اوليرا الله بونا باش اي چون مادام حساريان پرستو خدا نپرستوا محمد لدقا كدا دلي اواني يهودين وصابئا ونصارا او هيج خميان نبيتن ولا يحزنون ايوه زور جاروي عذرتان لقباحتان زور خرابترا خوتان تيكوتينا محمد نوسري قرآنك يا زور بأشكرا ديارو هاوار دكاتن هاتون ليمان دلن نخير تواناي خدا رأوي وخدا جار بجار خلي كرديا بابين سر بابتي أمرومان مسلمانان كساني طلق بازن دروزنن سافتچين فيلزانن هتاو كدوائي وتنانت اواني كردن ومسلمانن كساني زول كردن هرب معناي وش كساني زول كردن اگر هاتو سيري جينات وبيكاتي جينات يان بكي بوتان رون دبيتوا كنوي خالد كري وليد وقعقاع وسعد بن ابي وقاص اوانن هيج كسي شان اوانا تناند مروفيجنين شاني اوانين كبماناي مروف بانجام كي چك كساني كن دليان خوش دبي بكشتو كشتار بستر برين بيان ويا كاتك تودا كوجن تودا چي بو دوزخ واگر خوان بكجري دچن بوني وقلي هوريه تسكو تريسك كاني باش او بهشتي كوا خرافيه ونايبينن سيد السمر الويدايا محمد هاتيا لرجاي او غلاني كروج لدواي الروج بوي روم بوتوا هاتوا چن فرت فيليچي هنا وتا اراوا بونمونا بسرتا اگر بين استردودا مسلمانان دلين الله لقرآن دا لسورة البروج دلين بل هو قرآن مجيد في لوح محفوظ واتا ام قرآن شي بيروزا ولا تابلوي بارز راوي آسمان دايا وبحكم اوي تابلوي بارز راوي آسمان بونمونا كاتك الله بوني هبوا يكم شدخل قاندوية قلم بوا إنجا لقلم همو بلانكاني دارشتوا لتابلو كوا لو روجي قلمكي دروس كردية تاوك روجي قيامة چي رودا همو لتابلو كي نسيوا لبر او ديانو كيمان بلين هر وقت چون مسيح يكان دلين مسيح وتي خوايا وروحي خدايا واتا أزلي وأبدية قرآنكي ايمج وتي خوايا أزلي وأبدية هاتونا لمنافسة دان لقل آيني مسيحي من لروانجي براوردكاري آيني وقصتان لقل دكم هموي تقليدي دوراوانيا چكا مسيحي كادك دلين مسيح روحي خدايا وتي خدايا مادام وتي خوايا وتي خدا لخدا دانا برواتا أزلي وأبدية اوانيش مسلمانانيش هاتونا دلن قرآنكا لتابلوي بارز راوي آسمانا چكا تابلوي بارز راوي آسمان لقل بوني خدا كاتا قلمي دروس كرديو تابلوي بارز راوي آسماني دروس تيدا نوسي وبلانكاني چي لكا واتا من تخت رشكم هي لمالوا بو اوي بياني لبيرنكم كچ كارك دكم I do, I don't do واتا الله كشتان چکە توانای وبالفعل الله كتان توشي الزهايمر بوا هر وقت دبينين لدقكاني تورات قسيچي گوتيا و دواتر لقرآن دا قسيچي گوتيا هاتيشتكاني نوسي و نوغ لبيركم يك بلانكان يك دو سي چوار پنج نوغ لبيركم والله او دبي اوي دبي بياني بيكم و دو بيانيش دبي اما بيكم و سي بياني امش بيكم وهروها دلين لقرآن دا الله وتويت الى آياتي شصحفتي سورة التوبة إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون أو هيج لتابلوي بارز راوي آسمان أو ويراي أمش خو من قرآن من دابزان ديوا وخوش من دي بارزن ترحيو تتاو دبزان شون دي بارزي أمر بود سلمينم كقرآنك تمان أو قرآنانية كمحمد نسيبيتي بدق ببلغا اگر برواتان ببلغو بداتا هيا بوتان دسلمينم خداقتان زور بيد صلاة تنانت خودي ملايكي كرد قاتق صدقا ظلن او قرآن ايما زور بيكل اگر هاتوش مشيري لقل دا نبي چكو الله قد الله يراستقينن يا فابينا سر ليروا بونمون للروانجي اوي ديانو بلين
قورئانەکەی ئێمەش ئەزەلی و ئەبەدیە چۆن مەسیحیەکان دەڵێن مەسیح ئەزەلی و ئەبەدیە چکە ڕۆحی خوددا وتەی خوایە ئەوە قورئانەکەی ئێمەش ئەزەلی و ئەبەدیە لەبەرەوە ئێمە شتێکمان کەمتر نییە لە مەسیح بەڵکو زیاتریشن چکە محەممەد لە ڕۆژی حیساب لە ڕۆژی قیامەت لەسەر ئەرچی ئەڵڵادا دەنیشی و ئیتر شەفاعەی عوزما دەکا شەفاعەی عوزما دەکاتن لەبەرەوەی دەبی بە سەیدی خەڵقی ئادەم ئەمەیە تێڕوانی ئێوە بەڵام دەتانەوێ ڕاستیەکان لە زۆر خەڵک بشارنەوە بۆ نمونە محەممەد ئەوە یەک لەو بابەتە هێناوەتە ئاراوە دوو خودی قورئانەکەتان دەڵێتن لا مبدل لكلماته لە چەندەها شوێن لە چەندەها دەق ئاماژەی پێ دەکات واتە وتەکانی خوددا گۆڕانکاری بەسەر نایە و ناگۆڕدرێ لا مبدل لكلماته واتە قسەی خوددا وتەی خوا ناگۆڕدرێ بەدل ناکرێ بەڵام خودی خۆتان دەقێکی تر دواتر دێ ئەڵڵاکەتان ئەم قسەی خۆی نەسخ کردووە کاتێک لە شوێنێکدا چی دەڵێ سەیکن لە شوێنێکدا چی دەڵێ لە دەقێکدا خوداکەتان دێت تەنانە خودی ئەم قسەی خۆشی چی دەکات نەسخ دەکات بە تەواوی نەسخی دەکات هەر بە تەواوی دەیگۆڕێ و نەسخی دەکات ئەوەتە دواتر کاتێک خوداکەتان دەڵێ خۆی دەڵێتن لا مبدل لكلماته واتە وتەی خوا ناگۆڕدرێ بەدل ناکرێ بەدل لە زمانی کوردیش بەکاری دێنێت کەچی دواتر لە سوڕەتی النحل ئاەتی 101 چی دەڵێ وإذا بدلنا آية مكان آية وأجر ئاەتێکمان بەدل کرد لە شوێنی ئاەتێکی تر تڕحێ و تەتا و تازە تۆ خۆت وتت لا مبدل لكلماته واتوتي خوا ناگۆڕدرێ بەدل ناکرێ بەڵام دواتر هەر خۆی ئەڵڵاکەی قورئان چکە هەر لە نووسینی محەممەدا لە ئاەتی 101 سوڕەتی النحل هاتووە دەڵێ وإذا بدلنا آية مكان آية ئەگەر ئاەتێکمان لە شوێنی ئاەتێک گۆڕی بەدلمان کرد سەیرە بابین بۆچی محەممەد ئەو مۆزوعانەی هێناوەتە ئاراوە محەممەد کەسێک بووە نەخۆشی دەرونی هەبووە و نەخۆشی مێشتی هەبووە گەشکەی هەبووە زۆر جار کاتێک ئەو قسانەی کردوویەتی دواتر بەبیری نەماوە کەچی وتووە بۆ ئەوەی خۆی لەم کێشەیە دەرباز بکاتن و تووشی جۆرێک لەسەر شێوان نەبی و بە حکمی ئەوەی فێرکاریەکانی ئەمڕۆ قسەیەکی کردو و بەیانی قسەیەکی تر ڕەک پێچەوانەی کردیە بۆ ئەوەی خۆی ڕزگار بکە هاتیە ناسخ و منسوخی داهێناوە بۆ نمونە ئەگەر هات و فەرمودەکانی محەممەد بخوێنیتەوە من خوێن مسلم و بوخاری و ئەترمذی و ئانە بخوێنیتەوە دەبینم ئێستا فەرمودەیە قسەیەکی کردیە دوو سەعات دواتر قسەیەکی ڕەک پێچەوانەی کردیە یاخود فەرمودەی دواتر ڕەک پێچەوانەی فەرمودەکەی پێشووتری بووە ئەمە یەکێک بووە لە سیماتەکانی محەممەد هەر لەبەرەوە محەممەد هاتووە چەند حاڵەتێکی لە قورئانەکەی لە ئاینەکەی هێناوەتە ئاراوە بۆ نمونە محەممەد فەرمودەیەکی هەیە چی دەڵێ دلت إن القرآن أنزل على 7 أحرف قرآن بحفت وينا يا بيت يا خوينوا دابزي خودي مسلمانان 1400 ساڵە نازانن ئەم فەرمودەیە محەممەد مانای چییە کاتێک محەممەد گوتیەتی بە حەفت بیت بە حەفت شێوە بە حەفت خوێندنەوە نازانن مانای چییە حەفت خوێندنەوەکە چییە هەر کەسێک هاتیوە بۆ خۆی لێکدانەوەی بۆ دەکا و قسەیەک دەڵێ و نازانن بۆ نمونە چی دەڵێتن محەممەد ڕووداوێک ڕوودەدا ڕۆژێکیان عومەری کوڕی خەتاب ئەمە لە بوخاری و مسلم داتیە دەچی بۆ مزگەوت کەسێک دەبینی لە کاتی نوێشکردن ئەو کەسە بە ناوی هیشام بن حەکیمە دەبینی سوڕەتی ئەلفورقان دەخوێنێتەوە دەبینی هیشام سوڕەتی فورقان بە شێوەیەک دەخوێنێتەوە بە تەواوی جیاوازە لەو شێوەیە عومەر لە محەممەد فێری بووە چاوەڕە دەکات تاوەکو نوێژەکەی تەواو دەکات جام عومەری کوڕی خەتاب کەسێکی سەرسەری بووە تاوەکو نوێژەکەی تەواو دەکات خۆی ڕادەگری دەچی ئاوا ملی پیاوەکە دەگری پاشەوەی نوێژەکەی تەواو ڕای دەچێشی بۆ لای پێغەمبەر دەڵێ لەگەڵم وەرە تۆ قورئانت بە هەڵە دەخوێندەوە ئەمە گوناحە محەممەد دەڵێ چیا ئەی کوڕی خەتاب
دەڵێ پێغەمبەری ئەڵڵا دەڵێ بە شێوەیە قورئانی دەخوێندەوە کە جیاوازە لەو شێوەی تۆ من فێر کردیە. پێغەمبەر دەڵێتن هیشام بن حەکیم بۆم بخوێنەوە بزانم چۆن. دەڵێت تەواوە. دەڵێت تەواوە جوبرائیل بەو شێوەی بۆمی دابەزان. عومەری کوڕی خەتاب دەڵێ منیش با بۆت بخوێنمەوە. دەڵێ دەڵێ عومەری کوڕی خەتابی توش تەواوە. دەڵێ پێغەمبەری ئەڵڵا ئەگەر بدە سەیرگە ئەو بە تەواوی جیاواز بوو لە شێوازی خوێندنەوەی من. تۆ دەڵێ جوبرائیل ئاوای دابەزاندووە، منیش دەخوێنمەوە دەڵێ جوبرائیل ئاوای دابەزاندووە. دەڵێتن چی دەڵێ محەممەد؟ دەڵێ إن القرآن أنزل على 7 أحرف اینجا لە فەرموودەکە چی دەڵێ؟ دووبارە بوخاری و مسلم ئاماژیان پێ کردیان. پێغەمبەر دەڵێ أقرأني جبريل على حرف. جبرائیل کاتە قورئانی بۆم دابەزان بەیەک شێوە بۆمی دەخوێندەوە. فراجعته مراجعەتی هینم کرد جوبرائیل. گوتم بۆم زیادکە، یعنی یەک شێوە خوێندنەوە تۆزەک سەختە، میلەتەکەی من بێعەقڵن، مسلمانانی سمێڵ قوت تۆزەک بێعەقڵن. گوتی محەممەد دەڵێ فەزادەنی جوبرائیل بۆی زیاد کردم. گوتم ڕاستەکەی خاڵە جوبرائیل هێشتا نایخوا، یعنی دوو دانەش نایخوا، دوو شێوازی خوێنەوە بۆم زیادکە. فلم أزل أستزيده وداوم ليكر زيادة بوم زيادك ويزيدني حتى انتهى على 7 أحرف. تاوەکو بۆی کردم بە 3 شێواز خوێنەوە، کردی بە 4 شێواز و گوتم نابەز نییە، کردی بە 5 و گوتم بەز نییە، کردی بە 6 و گوتم بەز نییە، گوتی بە 7 و تەوا بەخوای مەجالی تێدا نییە. محەممەد هەمیشە لەگەڵ ئەڵڵا خەریکی دانووسان بووە. لە نوێشکردن کاتێک ئەڵڵا پێی وتێ 50 جورت و فرتی کردی لە نێوان ئاسمانەکان بۆی ئەڵڵا بۆی بکا بە 5. وسەبارەت بە شێوازی خوێندنەوەی قورئانیش لەگەڵ جوبرائیل جورت و فرت و دانو نازانم من بەڕاستی، یعنی جوبرائیل چ دەسەڵاتێکی هەیە بۆی کەوا قورئان شێوازی خوێندنەوەی قورئان بۆ زیادکە. ئەی محەممەد لە شێوازێک بۆ 7 شێواز. والحاصل محەممەد لێرەوە خۆی دەرباز دەکاتن، نەیویستێت دڵی یاوەرەکان کەسیان بۆ نمونە بە تایبەتی عومەری کوڕی خەتاب زۆر لەی ترساوە، گوتی بە 7 شێوە بیخوێنەوە، زۆر طبیعی و زۆر ئاساییە. وهروەها محەممەد وێرای ئەمە بۆ نمونە مەوزوعی ناسخ و منسوخی ناوەتە گۆڕ کە ئێستاکە لە سەرەتا ئاماژە بە ئاەتی 106 سوڕەتی ئەلبەقەرە دەکەین کە چی دەڵێتن؟ دەڵێ ما ننسخ من آية أو ننسيها نأتي بخير منها أو مثلها ألم تعلم أن الله على كل شيء قدير. هیچ ئاەتێک نییە نەیسڕینەوە و یاخود لە بیری نەکەین ئەگەر هاتوو بە ئاەتێکی هاوچەشن یا باشتر نین. ئەی نازانن کە ئەڵڵا توانایی بەسەر هەموو شتێکدا دەشتێت؟ جاوە چ پەیوەندی هەیە دەسەڵات؟ یعنی تۆ ئاەتێک دەسڕیتەوە بەکەی بخۆیت و ئاەتێکی تردا دەبەزێنی و لە بیری ناکەین و ئاەتێک دەینی هاوچەشن بێ. مادام هاوچەشن بێ بۆچی یعنی نەسخی دەکەی؟ ئەگەر مادام جەنابەت ئەڵڵا گیان دەڵێ هیچ ئاەتێک نەسخ ناکەین و لە بیری ناکەین، ئەگەر هاتوو ئاەتێکی هاوچەشن واتە کوتوم دووەک خۆی نەهێنین بۆچی نەسخت کرد؟ سەیرێکە ئەمە هەموو کلاواتەکانی محەممەد بووە لەبەر ئەوەی شتی لەبیر کردی، شتی لەبیر نەماوە، مەوزوعی ناسخ و منسوخ هێناوەتە ئاراوە. بۆ نمونە الطنطاوی دەڵێ والنسخ في اللغة الإبطال والإزالة، واتە نەسخ کردن لە زمانەوانیدا واتە بەتاڵکردنەوە و سڕینەوە، واتە کاتێک شتێک بەتاڵ دەکەیتەوە لە ڕووی حکمەوە یاخود لای دەبەی بە تەواوی دەیسڕیتەوە. دەیسڕیتەوە. يقال دەڵێن نسخت الشمس الظل تنسخه، واتە إذا أذهبته وأبطلته، واتە کاتێک خۆر سێبەر دروست دەکا، کاتە خۆر دەڕواتن سێبەرەکەش نامینێ، دەڵێتن بە هەمان چەشن، کاتێک سێبەرەکە ڕۆیشت و نەما واتە بەتاڵ بووە. ئەوە نمونەی عەرەبی دێنێتەوە بۆی بە بەوانەی کەوا لا يعقلون وەکو مسلمانەکان کەوا تێناگەن نمونەیان بۆ دەینەوە. وفي الشرع وەروە لە شەرعی ئیسلامی بەمانای بەیان انتهاء مدة الحكم، واتە بەیانی کۆتایی هاتن بەماوەی حکمی دقیق. نسخ رفع حكمها، نسخ واتە حکمەکەی نەما هەڵگیرە. ئینسائیها چکە دەکە دەڵێ لە بیریکەین، هیچ ئاەتێک نەسخ ناکەین ویا لە بیری ناکەین. لەبیرکردن چی دەڵێ؟ دەڵێ رفع الآية
من نظم القرآن جملة واتا همو آياتك لقرآن نهيري واتا بدواي آياتك دا بقري لقرآن دا نيدوزي توا واتا الله دوبارا برزي كردوتو بو آسمان جبرائيل جان بالي أرى والله من دوين آياتك بو محمد دا بدان استابيري لدكمو آياتك توزق ناتوا ونا معقولة برو لاي محمد آياتك أو أي الله جان لاند ناخم يعني وقت وانا الشيطان هي والكم لبيريان شيء لدليان نمينه وهذا كما هو لدليان لبيريان نمينه بونمنا ودلتن نسخ الآية على نوعين نسخ آياتك لسردو جورا نسخ الآية حكما فقط تنها لروي حكمه وات آياتك دمينه وكو هم زور بيزوري آياتكاني مكي كادك ضل لكم دينكم ولي الدين حكمي نماوا چكا سورتي توبة وسورتي أنفال أوانا هزارها آياتي تيدايا ضل مشركة كانتان توشيان بون بيان كوشن واتا أبي يكميان حكمي نماوا بلان دققي ماوا دواميان جوري نسخ بريتية حكما وتلاوة واتا هم حكمكي نماوا وهم كاتق لنا القرآن ليدا قري دقق نادوزي والله برزي كردوتو بو آسمانك الله برزي كردوتو بو آسمانك البغوي هو كاري دابزيني أومان تدلي البغوي دلي وذلك إن المشركين قالوا بوشي أم دقا دابزيوا كاتق الله دليتن هيج آياتك ناصرينوا ويان لبيريناكين أجر بآياتي هاوتشن يا باشتر نهينين آراوا أي نازان خدا تواناي بسرها مشتك دادشه البغوي دلي وذلك إن المشركين قالوا أم آيات دابزي بهوي أوي مشركة كان ديانغوت مشركة كان كافرة كان ديانغوت إن محمدا يأمر أصحابه بأمر محمد فرمان بياوركاني دكا بشتك ثم ينهاهم عنه إنجا نهيان لك ضل أو كارما كان يشتر حراما يعني بون من أمره فرمان ين بيدك أم كاربكن بيعني ضل نخر أو كارما كان أمره بيعني ضل أم كارا حلالا بيعني ضل نخر حراما ويأمرهم بخلاف ما يقوله وبياني كاري چان بيدكات فرماني چان بيدكات بيچواني أو كاري كدويني فرماني بيان كردبو إنجا ضل المشرك كان أو بغوي بيمان ضل إلا من تلقاء نفسه ضل أو تنها محمد لخوي وقصدك هيج بيوندي بخدا ونيا يقول اليوم قولا محمد أمر وقصيك دكا ويرجع عنه غدا وبياني لقصكي بشيمان دبيتوا إنجا الله أم دقيدا بزاندو ضلت نا إما خومان هيج آياتك نيا نسخي نكين وياخد لبيري نكين أجر هاتو دقيتي هاوتشن يا دقيتي باشر نهين آراو من الله من خوما مكارا رقم هيج بيوندي بمحمد ونيا ابن الكثير تشيد الله سبار البما ابن الكثير سيدك ضلت دوكياو روجي كان لمالوا شو هەڵدەستن لە کاتی نوێشکردن دەیانەوە قورئان بخوێنەوە هەردوو پیاوەکە یەک وشەی سوڕەتەکەیان لەبیر نامێنێ سوڕەتێکە و لەبیریان نامێنێ عەجیب غەریب بەیانی بەیەکەوە دێن بۆ لای پێغەمبەری ئەڵڵا لە مەجلیسێک دانیشتووە ئەوە ئیبن الکەثیر باش دەکات دانەیەکیان دەڵێ پێغەمبەری ئەڵڵا دوێنێ شەو هەڵسامەوە ویستم قورئان بخوێنمەوە یەک پیتم لەبیر نەما و سەبارەت بەو سوڕەتەی بەبیرت دێ جارێکیان ئاوا بەوەی دەست پێ دەکا پێدگوتین ئەویتریشان دەڵێ پێغەمبەری ئەڵڵا منی جوابم لەبیرم نەمابوو دانەیشتان دڵ لەبیرم نەمابوو محەممەد لەبیری نەماوە نازانی مەوزوع چییە لەبیری کردێ دڵێ خەمتان نەبی فقال رسول الله پێغەمبەری ئەڵڵا گوتی إنها مما نسخ وأنسي فله عنها أولو آيتانية كوان نسخ بو الله يعني لبير ماني كردية وجئ بمدن عسايا إنها مما نسخ وأنسي فله عنها وازي لبين أما وهروى القرطبي دلت القرطبي دلت أبي بن كعب وعائشة دلن سورة أحزاب بقت سورة البقرة دريجبو وتنانت دريشتربو استا اگر هاتو سيري سورة الأحزاب بكي حفتاو سي آياتا سورة بقرة 286 آياتا وات لاني كم 216 آيات لسورة الأحزاب نماوا فني التوبو 216 دايتي إيمان داران عائشة وأبي بن كعب همان قصدكن 216 آيات لسورة الأحزاب نماوا
القرطبي دەڵێ و بەشێکە لەوەی کە ئەڵڵا پێمان دەڵێ القرطبي هاتیە دەڵێتن ئەوە شتێکی زۆر طبیعیە چکە ئەڵڵا لە ئاەتی 106 سوڕەتی ئەلبەقەرە دەڵێ هیچ ئاەتێک نییە کەوانەکەم بسڕێتەوە و یاخود لە بیری بکەن ئەگەر هاتوو بە دەقێکی هاوچەشن یاخود ئاەتێک دەقێکی باشتر نەهێنم دەڵێ لەبەر ئەوە ئەڵڵا خۆی دەقەکانی بەرز کردوتەوە بۆ ئاسمان ئەو 213 ئاەتە و ئێستاکە لە قورئانەکەی ئێستادا نابینن. وەروەها ابن عاشور سەبارەت بە ئاەتی 106 سوڕەتی ئەلبەقەرە دەڵێ ئەسباب النزول هۆکاری دابەزین دەڵێ نوزیلت بزانە هەر شتێک بی سیرکە لە فۆنیشدا کردیانە بە یەهودی یعنی بۆ نمونە مفەسیرەکانی قورئان دوو جۆرن ئەوانەی عەرەبن زۆر شۆفینی و فاشستن و نا عەرەبەکان تۆزێک عەقڵانی ترن. ابن عاشور کەسێکە کەوا زۆر شۆفینیە یەکێکە لە مفەسیرە نوێکان لە چاو ئەوانی تر دەڵێتن ئەم دەقە دابەزی نزلت لما قال اليهود دابەزی کاتێک یەهودیەکان گوتیان ألا ترون إلى محمد يأمر أصحابه بأمر ثم ينهاهم عنه أي محمد نابن أي پیغمبراتی دەکاو ئەمڕۆ فەرمانێک بە یاوەرەکانی دەکاو بەیانی فەرمانێکی بە تەواوی جیا اینجا ئەڵڵا گوایە ئەم دەقەی دابەزاندووە بڵێ ئەوە خۆم ئەو کارە دەکەم ئەڵڵا پەشیمان دەبێتەوە لەگەڵ ئەوەش کەوا لە قورئاندا دەڵێتن لا مبدل لكلماته هیچ تەبدیلکردنێک بۆ وشەکانی خوانیە بەڵام خوددا لە هەمان کاتدا لە ئاەتی 106 سوڕەتی ئەلبەقەرە دەڵێ ئێمە دەیگۆڕین تڕحێو کە بۆتان ناگۆڕێ کە پێتان ناگۆڕێ. ئاەتی 52 سوڕەتی الحەج دەڵێت دووبارە ئەوەش گرنگە ئەگەر هاتوو ئاماژەی پێ بکەین وما أرسلنا من قبلك من رسول ولا نبي إلا إذا تمنى ألقى الشيطان في أمنيته فينسخ الله ما يلقي الشيطان ثم يحكم الله آياته والله عليم حكيم. دڵێ الله لم دقە ئەوە سەبارەت بە ئاەتی شەیطانیە کەوا بۆ محەممەد دابەزیوە و شەیطان وحی بۆ محەممەد هێناوە جارێکیان. ئاەتی 52 سوڕەتی الحەج کە سلمان ڕوشدی پەرتوشی لەسەر نووسیوە و پەرتوکەی سلمان ڕوشدی هەمووی لە توراسی ئیسلامی دەرێناوە بەس نازان بۆچی فتوایان لەسەردا. دەڵێ ئەڵڵای قورئان چی دەڵێ؟ دەڵێ ئەی محەممەد پێشتۆ هیچ پێغەمبەرێک و نێردراوێکمان نەناردووە کە تەمەنای ئەوەیان نەکردبی کە شەیطان وتە بخاتە سەر زمانیانەوە و ئەو قسەی شەیطان دەخاتە سەر زمانت و دەرت بڕیوە ئەوە ئێمە دەیسڕینەوە و ئەڵڵا ئاەتی خۆی لە شوێن دادەنێ و ئەڵڵا خۆی دەزانێ و خۆی دانا و زانا و هەتاوەکو دوایی. ئەم دەقە چیمان پێ دەڵێ؟ محەممەد ئاەتی شەیطانی بۆ دابەزیوە وما ئەرسەلنا من قبلکە و ئەی محەممەد لە پێشتە و هیچ پێغەمبەرێک و نێردراوێکمان نەناردووە کە ئارەزویان نەکردبێ شەیطان وتە بخاتە سەر زمانیانەوە. محەممەد حەزی کردی شەیطان وتە بخاتە سەر زمانیەوە. فينسخ الله ما يلقي الشيطان و ئەڵڵا ئەو شتە نەسخ دەکات دەسڕێتەوە کە شەیطان خستیە سەر زمانتەوە. اینجا ئەڵڵا کار بە ئاەتەکانی خۆی دەکات. ئەمە پێمان دەڵێن شەیطان ئیتر وحی بۆ محەممەد هێناوە. بۆ نمونە ئەتەنتاوی چی دەڵێ؟ ئەتەنتاوی قال ابن أبي حاتم الطنطاوي دەڵێ کەسێک بەناوی ابن أبي حاتم گوتی حدثنا يوسف بن جيب حدثنا أبو داود واتە پێیوتن ئەوە ناوەکانە شعبة پێیوتن عن أبي بشير پێیوتن عن سعيد بن جبير لا سعيد بن جبير جيان لێ وقال دەڵێت قرأ رسول الله صلى الله عليه وسلم بمكة سورة النجم. سورة النجم يشك لسورة كاني مكي دڵێ پێغەمبەری ئەڵڵا سوڕەتی نەجمی خوێندەوە باشە کاتێک لە مەککە بوو. فلما بلغ هذا الموضع كاتك جيشت أو آيتي كدليت أفرأيتم اللات والعزى ومنات الثالثة الأخرى أما الدقيقة استاكش للقرآن ماوا اللات العزى منات بتكاني درجي عربون اللات مينيا الله نريني كوال درجي عربوني هبوا الله كاستاكش للقرآن جي
محمد دا دەیبینی و پێمان دڵێنەوە الله یعنی خدا. محمد لەم دەقەدا چی دەڵێ؟ ئەفەرەئەیتم اللات والعزى ومناة الثالثة الأخرى. ئەی لاتتان نەبینیوە، عزاتان نەبینیوە، مەناتتان نەبینیوە، سێمتان نەبینیوە، ئەوانی ترتان نەبینیوە؟ دەڵێ ئەو کاتێک گۆتی ئەوانی ترتان نەبینیوە، قالا ئەو کەسە بە ناوی سەعید دەڵێت فەلقە الشەیطان على لسانه. شەیطان وتەی خستە سەر زمانی پێغەمبەرەوە. پێغەمبەر چی گوتی تلك الغرانيق العلا، ئەمانە شتانێکی مەزنن، بتەکان واتە بتی اللات و العزى و المنات، ئەمانە شتانێکی زۆر مەزنن. وإن شفاعتهن لترتجى، وشفاعتیان لای الله قبول دەکرێت، لەبەرچاو دەگیرێت. واتە بتی اللات و العزى و المنات شتانێکی مەزنن، محەممەد وەی گوتیە، و ئەمانە شەفاعەتیان کە بۆ ئێوە دەیکەن لای الله، الله لەبەرچاوی دەگرێت. دەڵێت قالوا، دەڵێ مشتریکەکان گوتیان إن المشركين، دەڵێ مشتریکان گوتیان محەممەد هەرگیز بەباشی باسی خوداکانی ئێمەی نەکردیە، ئەمە جاری یەکەمە بەباشی باسی خوداکانی ئێمە دەکا. دەڵێ محەممەد سوزدەی برد، مسلمانان سوزدەیان برد، مشتریکەکانیش لەگەڵ محەممەد و مسلمانان سوزدەیان برد بۆ بتەکانی کەعبە، سوزدەیان برد. فسجدا يعني محمد سوزدەی برد، کڕنۆشی برد. وسجدوا وأواني ترج مشركة كانوا وكان سوزدەیان برد. فانزل الله تعالى هذه الآية، والله أم دقي دابزن قلت أي محمد شيطان أو قصاني بيت كردوا إما أو دوي أم دقي الله أم دقي كشيطان قلت تلك الغرانيق العلا وإن شفاعتهن لترتجى. أما الرجل كينو دقيقو ما يندشون دادنين. والبغوي دلت قال ابن عباس أما هم سرچاوي سننو يسترنيا. هذا ملو جوان دادن يعني بوشي فير جوان دان بوينا سيرن سرچاوي قوتنا. قال ابن عباس قتي ومحمد بن كعب قتي وغيرهما وأوانيتر من المفسرين لا مفسر كان ضلت كاتك في غنبري الله بابا كردي بابا خويني نوا برزان دنك يا ضلت كاتك في غنبري الله ضلت لما رأى رسول الله صلى الله عليه وسلم تولى قومه عنه كاتك بيني خزم وقسو كارو قومك اللي يدور دكونوا وشق عليه ما رأى من مباعدتهم وزور يعني هاوسوزي يعني غنباري هلسا كبيني قوم وخزم وقسو كار اللي يدور دكونوا بهوي أوي كا أو بيامي لان خداو يعني بهوي أوي محمد بو ببيغمبر خزم وكسو كاري اللي يدور دكونوا. تمنى في نفسه لنفسي خوي محمد تمنى أوي كرد أن يأتيه من الله ما يقارب بينه وبين قومه لحرصه على إيمانهم. محمد تمنى أوي كرد كالله كي دقيقي بوداب بزني واب كاتن جاريش تر قوم وكسو كاركي لقل محمد ليق نزيق ببنوا. فكان يوم في مجلس قريش روجك بو لمجلس قريش لاي كعبة محمد لقل ياندانش بو لقل قريش كان. فانزل الله تعالى سورة النجم، الله سورة النجم دابزان فقرأها رسول الله صلى الله عليه وسلم وبيغمبر بو قريش كان خوين دوا حتى بلغ قوله تاوكو قيشت أوشويني كدليت أفرأيتم اللات والعزى ومناة الثالثة الأخرى إنجاز سيكا ألقى الشيطان على لسانه كاتك عندك قيشت أوي الشيطان ديار جبرائيل لدستا رازبو الشيطان لدستا تشبو ديار وابوا طلع ألقى الشيطان شيطان وتيخست سرزماني بيغمبر بما كان يحدث به نفسه ويتمنى بحكم أوي بيغمبر خوي يعني شيطان أو تيخست سرزماني بيغمبر كبيغمبر تمنى ذكرت قصية جوابك شيء دق ضلي قتي الشيطان تلك الغرانيق العلا وإن شفاعتهن لترتجى كاتا قتي لات ومنات عزى قتي الشيطان قتي أما نشتاني شي مزنن
أي قريش كان أمان شفاعتان بودكن لاي الله محمد وايقود. فلما سمعت قريش كات قريش كان جوان لوبو محمد دليتن أنبتانا شفاعتان بودكن لاي الله ذلك. فلما سمعت قريش ذلك فرحوا به دليان خوش بو. ومضى رسول الله صلى الله عليه وسلم في قراءته وبيغمبر بردوام لخوين وكي فقرأ السورة كلها همو سورة كي خوين دوا وسجد في آخر السورة وبيغمبر الآخر سورة كي كرنوش بردبو كعبة كوابتكاني ليبو فسجد مسلمون ومسلمان كانش تزدان بر كرنوش ينبر بسجودي كاتك بيغمبر كرنوشي بر وسجد جميع من المسجد من المشركين وهمو أواني لكعببون لمشرك كان أوانش كرنوش ينبرت. فلم يبقى في المسجد مؤمن ولا كافر إلا سجد. وهج مسلمانكو مشركك نما كلقل محمد كرنوش نبن بوبتكان إلا وليد بن المغيرة تنها وليد كري مغيرة نبي وكسيشي تربناوي أبو أحيحاب سعيد بن العاص ئەوانش بە حکمی ئەوەی پیر بوون چیان کرد تۆزێ خۆڵی کەعبەیان کۆ کردەوە ئاوا خستیانە نیوچەوانیانەوە یعنی خۆیان پێ پیرۆز کرد. اینجا دواتر دەڵێتن پاش ئەوە پەرت و بڵاویان لێی کرد. قوڕەیشەکان گوتیان بەڕاستی محەممەد بەڕێزەوە بەباشی باسی خوداکانی ئێمەی کرد. گوتیان خۆمان دەمانزانی خۆ ئەڵڵا مەزنترین خودایە دەمرێنێت و زیندوو دەکاتەوە و ئەڵڵا دەخولقێنێت و ڕزق دەدات. بەڵام ئێمە دەمانزانی کاکە ئەو خودایانە ئێمەش ئەلات و ئەلعوزا و ئەلمەنات شەفاعەتمان بۆ دەکەن و محەممەدیش ئەعترافی کرد ئەوانە شەفاعەتکردن لەبەرەوە ئێمە کێشەیەکمان لەگەڵ محەممەد نەما. کاتێک ئێوارە هات جوبرائیل هات بۆ لای محەممەد شەوە ئێوارەیە لە ماڵەوە جوبرائیل دێ بۆ لای محەممەد دەڵێ کورە محەممەد ئەوە چت کرد؟ یا محەممەد ماذا صنعت؟ ئەی محەممەد تۆ چیت کرد؟ شتێکت گوت کە من لەلایەن ئەڵڵاوە بۆم نەهێنا بووی. جوبرائیل دەڵێ ئەی محەممەد ئەوە چیت کرد؟ من تۆ شتێکت گوت من لەلایەن ئەڵڵاوە بۆم نەهێنا بووی. پێغەمبەر نیگەران بوو و زۆر لە ئەڵڵا ترسا و ئەڵڵا ئەم دەقەی دابەزان کە دەڵێت وما أرسلنا من قبلك من رسول ولا نبي إلا إذا تمنى ألقى الشيطان في أمنيته فينسخ الله ما يلقي الشيطان ثم يحكم الله آياته والله عليم حكيم. خەممەخۆ محەممەد ئێمە تا ئێستا هیچ پێغەمبەرێک و نێرااوێکمان نەناردیە کە تەمەنای ئەوەیان نەکردبی کە شەیطان وتە بخاتە سەر زمانیانەوە خەمت نەبی ئەوی شەیطان خستە سەر زمانت ئێمە دەیسڕینەوە و حکمەکانی خۆمانی لە شوێندا دەنین و خدا حەکیم و دانا و زانایە. وابن الكثير همان قصدك القرطبي همان قصدك الطبري همان قصدك بۆچی دێن جوێن بە خەڵک دەدەن پێم بڵێ هەموو مفەسیرە هەر سەرنجەکانتان ئاماژەی پێ دەکات. ابن عباس ئاماژەی پێکردی ئامۆزای پێغەمبەرەکەتانە. الطبري القرطبي ابن الكثير ابن عاشور و البغوي کورە الطنطاوي نازام چێکی هەمووی ئاماژەی بۆچی دێن جوێن دەدەن کاتە خۆتان گەوجن و نەزان و نەچون ئەو سەرچاوانە سیر بکەین نزیک بەسی و 6 سەرچاوی ئیسلامی ئاماژەی پێکردیە. بۆچی دێن جوێن دەدەن؟ پێغەمبەرەکەتان شەیطان خۆی تەمەنای کردووە شەیطان دەقێکی بۆ بینی شەیطان دای بسن. وهروە گوتم لە کاتێکدا ئەڵڵای قورئان دەڵێ لا مبدل لكلماته وتەکانی بەدل ناکرێن ناگۆڕدرێن. لە ئاەتی 101 سوڕەتی النەحل دەڵێت وإذا بدلنا آية مكان آية والله أعلم بما ينزل قال إنما أنت مفتر بل أكثرهم لا يعلمون. وكاتك آياتك بآياتك دقورينو أي جان أي الله تو دقت هي لقرآن لسن شوينك دلي وشكانم ناقوردرينو استاد لي كاتك آياتك بآياتك دقورينو الله دزانيت كتشي دابزان دوا باشا دلي خومان دزانين بلام جاروي دي قورين مشكلة نيا يعني لا مانوال گێڕی ئۆتۆماتیک دەیکەن بە گێڕی هین مانوەڵ لە مانوەڵ بۆ ئۆتۆماتیک لە ئۆتۆماتیک بۆ مانوەڵ یعنی بە کەیف خۆمانە. ئەلبەغەوی دەڵێ هۆکاری دابەزینی ئەم دەقەوە بوو مشتریکەکان بە محەممەدیان ڕابواردووە و گاڵتەیان پێکردووە و دەیان گوت محەممەد ئەمڕۆ فەرمانێک بە یاوەرەکانی دەکات
بەیانی نەهی لەم فەرمانە دەکات و فەرمانێکی تریان پێدەدات و ئەڵڵا دەڵێت زۆربەیان نازانن کە لە قورئاندا ناسخ و منسوخ هەیە کاتێک ئەڵڵا دەڵێتن والله أعلم بما ينزل بل أكثرهم لا يعلمون زۆربەیان نازانن يعني دڵێ کاتێک ئەڵڵا دەڵێ زۆربەیان نازانن دەڵێ ئەڵڵا مەبەستی ئەوەیە کاکە جان من ناسخ و منسوخم هەیە چاوی چاوم ناسخ واتە دەقێکی کۆن نەسخ دەکەم دەیسڕمەوە یا حکمەکەی یا تیلاوەکەی دەقێکتردان بەڵام ئێوە نازانن من ناسخ و منسوخم هەیە ابن الكثير همان شت دەڵێ القرطبي همان شت دەڵێ الطبري همان شت دەڵێ باشە همان شت دەڵێ وسورەتی الأنعام ئاەتی 68 شەیطان وا لە مرۆڤ دەکا شت لەبیر بکە و ئەڵڵاش وا لە شت دەکا شت لەبیر بکە سورەتی الأنعام ئاەتی 68 دەڵێ وإما ينسينك الشيطان ئاگادار بە شەیطان وا لێ نەکا شت لەبیر بکەین الله وامان لێ دەکا شت لەبیر بکەین شەیطان وامان لێ دەکا شت لەبیر بکەین وهروها الآية وصي سورة المجادلة دوبارة استحوذ عليهم الشيطان فانساهم ذكر الله شيطان بسريان دا زال دبيت ووان لذكات كذكري خوال بير بكن همان توانايان هي شيطان الله همان توانايان هي هيج جوازيان نيا وبابين سر هندي بابت سر تبينين محمد بحكم او يقوي زور جارويا ليان برسي وهندي دقي لبير نما يعني اودويني الله جبرائيل هاد قوتي نسخ ما كرت تو اي پیغمبري الله تو دو هفته برلي استا اوات خوينو استا توزك جواز خوين ايك هاكا جان اي جبرائيل هاد قوتي حفشي وخوين نوحيا القرآن دا يعني اما حفت هما كمان حفت خوين نو كمان طبيعية وش طبيعية بو اوي خوي رزقار بقاتن نوك خلق رخني لي بقري ابن مسعود بابين سر هند مسائلي سبارد بسلمان دني كوا تابلوي بارز راي اسمان قصي قورو بمانا ابن مسعود ضليت ولا الدر المنثور داهيا الجلال الدين السيوطي دتوان خوتان دايد بزينن وبزماني عربي هي الانترنت بقرن دتوان دايد بزين من دام بزندوا ضليتن سورة الناس والفلق لقرآن دانين وابن مسعود كسيقبو بردوام لقل محمد دابوا ضلي سورة الناس وسورة الفلق لقرآن دانين هر كسيقبو لقرآن دا هي درودك أمرك لقرآن كتان دا ديبينين وهروها ابن مسعود ضلي سورة فاتحة لقرآن دانيو الفاتحة دعايك كاتخوي بغنبري الله كردويتي وأقر بشبين بفعلي دعايا الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين وأخيرا كشي خوي كاتك دعاك توالك دجوي آمين سيدك إيه باش أقر هاتو دقيقي خداي بيه تو بوچی تنها لم صورت دلی آمین اخیرکی دلی ولا الضالين آمین هر خوشی دلی آمین آمین تنها لقل دعاء تقول تريد كري چي ابن عمر كري خطاب چي دلی لا در المنثور دلی ابن عمر قوتي لا يقول لنا أحدكم قد أخذت القرآن كله هيج كامكتان ملن من بتواوي قرآن مورقرتوا وما يدريه وما كله وتو نازاني هموي ما نايتيا قد ذهب منه قرآنا كثيرا باش يجي زوري قرآن فوتا ولكن ليقل بلان بابلي قد أخذت منه ما ظهر تنها أم بيجيشتوا كبو ماوتوا كري ابن عمر كري خطاب ضلي هيج كسيكتان ملين همو قرآنم ورقرتوا وتو تزاني همو قرآن ما نايتيا قرآن بشيشي زوري لي فوتا بلان بلي يعني اوي كوابويان بومان معوتو ورم قرتيو توا او كري خطاب وهروها لا ابن ماجه ولا مسند أحمد والسيوطي دار المنثور شيلة عائشة لابن ماجه كتاب النكاح حدثنا أبو سلمة يحيى بن خلف حدثنا عبد الأعلى عن محمد بن إسحاق عن عبد الله بن أبي بكر عن ناظر مشيتا وكدواية عائشة دليتا
أو سرچاوێک و سەرچاوێش ئەنا عەبدوڕەحمان بن قاسم لە باوکیەوە ئەنا عائشە واتە لە دوو سەرچاوە لە عائشە گوێیان لێ بووە. عائشە گوتی قالت لقد نزلت آية الرجم ورضاعة الكبير 10 ولقد كان في صحيفة تحت سريري فلما مات رسول الله صلى الله عليه وسلم تشاغلنا بموته دخل داجن فأكلها. عائشة دڵێتن ئاەتی ڕەجم کردن ئەوانەی هاوسەریان هەبووە یا هاوسەرگیریان کرێ کە ئەوڕۆکە موسڵمانان پێی دەکەن بۆ نمونە لە قورئانەکەتان دانیە بەڵام ئێوە ڕەجم دەکەن بۆچی؟ یعنی خۆتان دەزان دقێک هەبووە بەڵام ئەمڕۆکە لە قورئانەکەتان دانیە. اینجا چی دەڵێن؟ خۆی وایە هەبوو بەڵام لەبەر ئەوەی حکمەکەی زۆر قورس بوو ئەڵڵا بردیەوە ئاسمانەکان بۆ ئەوەی مرۆڤ نەتوانی دەستکاری بکە. دەڵێتن ئاەتی عائشە دەڵێتن ئەڵڵا ئاەتی ڕەجم و شیرەخۆرەی زڕتە زەلامانی دابەزان ئەڵڵا ئاەتی ڕەجم کردن مەمەگمژەی زڕتە زەلامان کە دەجار مەمکەمژە بوو دایبەزان و لەسەر شتێک نووسرا بوو کە لەژێر قەرەوێلەکەی من بوو کاتێک پێغەمبەری ئەڵڵا مرد مەشغوڵ بووین بە مردنەکەی و ئەوە بوو بزنێک ئاژەڵێکی ماڵی هاتبووە ژوورەوە خواردنووی. جارێش دایکی ئیمانداران ئاماژەی پێ دەکات دەقتان خوراوە و دەقتان نەماوە. و هەروەها بۆ نمونە عومەری کوڕی خەتاب لە بوخاری و لە موسلیم دەڵێت دەقەکەی سوڕەتی ڕەجم دەڵێ بۆ پێغەمبەر دابەزی لەبەرمان کرد کارمان پێی کرد پێغەمبەر ڕەجمی پێی کرد ئێمە پێمان کرد دەقەکە دەڵێتن الشەیخ والشەیخە ئیذا زەنیا فەرجموهما البەتە نەکالا من الله والله عزيز حكيم. دڵێ ئەم دەقە بوو ئێستا ئەگەر هاتوو لەبەر ئەوەی تەنها یەک کەس بۆ نمونە شاید نییە کەسی دووەم بڵێ ئەو دەقە هەبوو دەڵێ بەڵام دابەزی بەڵام ئێستا لە قورئاندا نایبینم. وەروها عائشە جارێکتر هەر وەک پێشتر ئاماژەم پێکرد دەڵێ سوڕەتی الأحزاب بەقەد سوڕەتی البەقەرە دەبوو یا درێژتر بوو هەر وەک دەبینین ئێستاکە تەنها 73 ئاەتی تێدا ماوە. وهروە عومەری کوڕی خەتاب دەڵێ ئاەتی ڕەجم لە سوڕەتی البەقەرەدا بوو کەوا نەماوە. و هەروەها سوڕەتی التەوبە لە ئەخیرەکەی ئەو سوڕەتەی کە ئەمڕۆکە بووتە خۆی ئیلهام بەخش بە جیهادیەکان کاتی خۆی لە سەردەمی عوسمانی کوڕی عەفان ئەگەر هاتو دوو شایەت هەبایە بۆ دەقێک دایانووسیەوە بەڵام سوڕەتی التەوبە لای کابرایەکی بەدەوی دۆزرایەوە و تاکە پیاو بوو هیچ شایەدی تر نەبوو لێیان وەرگرت و خستیانە قورئانەکەی بەبێ بوونی دوو شایەدی تاکە پیاوە. لەکوێ ئاماژەی پێکرایەوە؟ الإتقان در المنثور المستدرك على الصحيحين. وأبو موسى الأشعري دڵێت سوڕەتێک لە قورئاندا هەبوو بە ناوی سوڕەتی التراب و هەروەها مسلم ئاماژەی پێکردیە. باشە دەڵێ کە درێژەکەی بەقەد سوڕەتی البەراءە واتە سوڕەتی التەوبە بوو نەماوە. سوڕەتی التراب كنا نقرأ سورة كنا نشبهها في الطول وشدة بسورة البراءة باو كرو سورة تريشان أبو وكو سورة التوبة تندو تجبو درجبوا بلام نماو فوتاوا ناوي سورة التراب أبو موسى الأشعري دلي مسلم آماجي بكرديا وسورة تريش دلي هبو ديقول يا أيها الذين آمنوا لما تقولوا ما لا تفعلون دلي آوا دستبالكر أوش دلي لقرآن دا نماو استاناي بينم وهروها دو سورتي ترهبوا لقرآن كتان دا نماوا سورتي كان بناوي سورة الخلع وسورتي كان بناوي سورة الحفظ لا الدر المنثور الاتقان في علوم القرآن دا هيا داني كان ديقود اللهم إنا نستعينك ونستغفرك ونثني عليك بالخير ولا نكفرك ودانيش تريان ديقود اللهم إياك نعبد وإياك نصلي ونسجد وإليك نسعى وهتاوك دعائي أما نحن إلى القرآن كتان داني أمرك فوتاوا وهروها بونمونا أوي جاي سيدو سمريا أجر هاتو بين براورديشي ورشو حفصو نافع بكين كسجد القرآن كي نسعوكي استايكوبي هزارها جیاوازی لە نێوانیان دادەبینی هەزارها جیاوازی لە نێوانیان دادەبین لە نێوان ئەو سێ کۆپیە و هەروەها لە هەموو سێر و سەمەرتر هەر وەک مفەسیرەکانی قورئان ئاماژەیان پێکردیە سەبارەت بە عەبدوڵڵاه بن ئەبی سەرح چی دەڵێ نووسەری قورئان بوو کە بۆ نمونە لەگەڵ عوسمانی کوڕی عەفان پێکەوە لە مناڵی شیرەخۆرەیان خواردیە
ئەو کەسە بووە لەگەڵ فەتحی مەککە کاتێک عوسمانی کوڕی عەفان دەیهێنی محەممەد دەیەوێتن بیکوژی ئیشارەت دەدا بەڵام یاوەرەکانی تێناگەن دواتر چاری ناچار دەبێ ئیتر هینی بکاتن لێی ببووری بۆچی کاتی خۆی هاتووە بۆ مەدینە نووسەری قورئان بووە کاتێک محەممەد دەقی بۆ دابەزاندووە لە دەقێکیان سوڕەتی المؤمنون محەممەد گوتوویەتی بنووسە عەبدوڵڵا چی بنووسم چی بنووسە ثم خلقنا النطفة علقة فخلقنا العلاقة مضغة فخلقنا المضغة عظاما فكسونا العظام لحما ثم انشأناه خلقا آخر يكسر عبد الله بن أبي سرح دقيقة شعري جوانا چی دەڵێتن عەبدوڵڵا دەڵێ فتبارك الله أحسن الخالقين محەممەد دەڵێ ئەمەش بنووسە دەڵێ چی ئەوەی من وتم دەڵێ بەڵێ بنووس دەڵێ ئەخەر وەحی نەبوو دەڵێ قەیناکە بنووسە زۆر جوانە لەگەڵی دێ لەگەڵ دەقەکە دێ ئەمڕۆکە عەبەیەک هاتیە ئەو دەقەی لێمان هیناوە کردووە بە دەقی دینۆ کۆرپەلەزانی و عەبەیەک ئەوەی هیناوە لێمانی کردووە ئەوە چییە کۆرپەلەزانی لە قورئاندا ئەمە چێ ئاماژەی پێگرێ ئەتەبەری و ئەلقورتوبی و هەموو ئەوانە و هەروە ئەتەبەری و ئەلقورتوبی چی دەڵێ کاتێک محەممەد دەیگۆ سەمیعا عەلیما عەبدوڵڵا بن ئەبی سەرح بۆ قوڕیشەکان دەیگو من دەمنووسی عەلیما حەکیما دواتر دەبینی محەممەد کەسێکی کلااوچیە بە کەیفی خۆی دەق دەنووسی و لە ئیسلام هەڵدەگەڕێتەوە و دەگەڕێتە ناو قوڕیشەکان دەڵێ چی بوو دەڵێ وەڵڵی ئەگەر هاتوو محەممەد وەحی بۆ هاتبێ منیش وەحیم بۆ هاتیە دەڵێن بۆ دڵێ من جارێکیان گوتم فتبارك الله أحسن الخالقين گوتی بنووسە گوتم چۆن دەبێ ئەمە قسەی منە گوتی ئەخەرنا بۆ منیش ئەوە هات یعنی ئەڵڵا بۆ منیش هەمان دەقی نارد گوتی ئەگەر وەحی بۆ محەممەد هاتبێ ئەوە ئەڵڵا وەحی بۆ منیش هێناوە لەبەر ئەوە بۆ نمونە واز لە ئیسلام لێنی بێژگەلەوانە لێرەدا ئەوەی دەیبینین ئەمە بەڵگەی ڕوونن لە توراسی سونە کە قورئانەکەتان مەوزوعی تابلۆی پارێزراوی ئاسمان هەوڵێکی بێهودەیە و کلاواتە و ئەگەر هاتوو بینە بنجبنەوانی قورئانەکەتان سەدەها هەڵەی زمانەوانی تێدا دەبینن ئێوە بە ئێمە دەڵێن زمانی عەرەبی نازانن بەڵام ئەڵڵاکەتان سەدەها و هەزارەها هەڵەی زمانەوانی لە قورئانەکەتاندا کردووە من قسەیشترم نەما چکە دەمەوێت پێش یەک کاژمێر تاوی کەم نەوەک ڤیدیۆکە قەتع بێ هیوادارم جارێشتر تاکی کورت خۆی بچێ بە دوواداچوون بکە سەبارەت بەو بابەتانێکەوە ئاماژەمان پێی کرد بە گوێرەی سەرچاوە تەنانەت ئەو قورئانەی محەممەد نووسیویەتی زۆری نەماوە و هەموو کەسێک یەک بەڵگە بەسە بۆ ئەوەی کەوا لە پەرتوشێک بهێنیتە ئاراوە کەوا هەڵەی تێدایە بۆ ئەوی بیسەلمێنی ئەم پەردووکە پەرتووکی خودایی نییە چونکە تەنانەت خوددا بەڕادەیەک پیرۆزە بەرز و مەزنە کە یەک هەڵە ناکە یەک هەڵەی بچووک ناکە قورئانەکەتان پڕیەتی لە هەڵە کاتێک ئێوە دێن دەڵێن ئەمە دەقێکی خوداییە ئێوە ئیهانە و سوکایەتی بە پیرۆزی خودایی دەکەن جا خۆتان وشیار ببنەوە بە ئاگاوەرنەوە چونکە ئێوە لە شرکدا دەژین ئێوە تاوانێکی گەورە دەخەنە بەر خودای ویژدان خودای جوانی خودای قەشەنجی کاتێکی شاد بۆ ئێوەی بەڕێز و ئازیز ئەی بۆڵاتی گوێت گرتیە یعنی سەیرە دەڵێ خوددا لە دەمتدا هاتوێ جێی گرتیە ئەی بۆ گوێت گرتیە من سەیرم بۆ میلەتەی دێتن هەی گەوج خۆت زمانی عەرەبی نازانی خۆت زمانی عەرەبی نازانی من هاتوومە بۆ چی دەکەمەوە دەڵێم خوداکەت لە زمان لە نەحووی زمانی عەرەبی هەڵەی کردیە هەی تڕکەن من وا پێت دڵێن ناکرێ ئەم دەقی خودایی بێ چکە هەڵەیەکی زۆر بەسیط هەر کەسێک ئەلف و بای زمانی عەرەبی بزانێ لە شوێنێکدا نانووسی ئەسابئین و لە شوێنیشتردا هەمان دەق بەزەبت کتومت بنووسی ئەسابئون و دەتوانین دەیەها و سەدەها دەقی لەم بابەتە بێنن هەی گەوج خۆت نەزانی خۆت گەوجی تێناگەی بۆچی دەی گوێن دەدەی یا ئەوەتە وەرە گوێ بگرە بۆی تۆزێک فێرە علم و مەعریفە بی لە ئێمە یا ملی خۆت بشتێنەوە بڕۆ ناکرێ من بڕوان بە دەقێکە بێ هەی گەوج سەد جار تریش خوداکەت لە قورئانەکەت ئاماژەی بە مێشک نەکردێ مێشک وشەی مێشک لە قورئانەکەت دانیە هەی گەوج من چۆن بڕوا بەوە بێنم ئەمە دەقی خوداییە بەسیترین نمونە خوداکەت کاکە ئاماژەی بە گون نەکردێ گون دەڵێ سپێرم لە نێوان ئێسقی پشت و پەراس و دروست دەبی هەی گەوج دکتۆرێکی وەک من خاوەن سێ شارێ من چۆن بڕوا بەمە بێنم ئەمە دەقی خوداییە هەی گەوج و بۆەوەی بۆشت بسەلمێنم کە خوداکەت غەڵەتە وەرە دەستخەسێنم جوتە گونەکانت لێ دەکەمەوە اینجا بزانم چۆن مناڵ دروست دەکەی هەی گەوج ئێوە تەنانەت پێتان وانییە خوددا پیرۆزە ڕۆژانە ئێوە شرک دەکەن شرک لە دوای شرک
کاتێکی شاد بۆی بەڕێز و ئازیز تاوەکو بەرنامەیەکی تر هەر بژین.